ئایندە عێراق بەکوێ دەگات گفتوگەیان پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کاردۆ کەریم توێژەری سیاسی توێژەری ئەکادمی مامۆسای زانکۆ دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی زۆر بەخێر بێ سەر دکتۆر ئایندە عێراق چۆن دەبینی باشە ئایندەی بەخێرە واللهی هەر لەگەڵ بەڕستا جاری پێش باسمان کرد ئەو کاتی کە زەیدی سەرای دروستکردنی ئەو سەرەتایی بوو سەرای دروستکردنی بوو ئەوە تەقنیم توانین بڵین 100 ڕۆژی تێپەڕان توانی ئەو 100 ڕۆژە بڵین وەکو عورفێکی لە هاتووە لە جیهانە بۆ حکوومەتەکان هەڵسەنگاندنێکە لەماوەی 100 ڕۆژە بڵین 3 مانگ بەرەوسەر ڕاستەکەی زەیدی توانم بڵێم سەرکەوتو نەبووە لە زۆر سەرکەوتو نەبوو بۆ نمونە ینی ئەوەی کە باست کرد یعقوبی جیرە کە کاتێک هەر ئیستیخباراتی عێراقی بڵێ مخابراتی عێراقی خۆی ئیگرێت دوای ئەوە ئەیبەنە بەردەمی قەزا لە بەردەمی قەزا دوای ینی ئەڵێن تۆ هیچ شتێکە لەسەر نەبووە بەڵکو پاکانەشی بۆکەن ینی وەکو چۆن بڵێ ئەستۆ پاکیشە دەنێکە ئەوەی کە بەڕز قازەکە داوای لێبوردنیشی لێکا کە ئەسڵەن ئەو گومانەیە بە خەتای ئەو بە سیلاحی شات بۆ قسەیە کرد ینی وەکو تەحەدایەک بۆ ئەوەی کە پێڵێن دەوڵەت لە ڕاستیە لە چەند شوێنێکی ترا زەیدی نەیتوانیوە با بڵین ئەوەی کە پێ وترێ پارە دزراوەکان بجێڕێتەوە ئەو پارانی کە دزراون ئەوەی کە پیشان درێت لە چەند پەرلەمانتارێک لە چەند کەسێکەوە لە ئەو کەسانی کە ژیراون چەند مدیر عامێک و چەند مۆزەفێکەوە شتێکی وانێ لە ڕاستیانی ئەمە توانی بڵێ دڵۆپێکە لە دەریایەک چونکە وەکو بەزەیدی قسەی خۆی لەم ڕۆژانەیە قسەیەکی ئەڵێ لە 2023ەوە فەسادێ لە عێراق ینی تۆ لە 2023 باس لە تەمەنێکەکەین باز لە 20 ساڵ بەروسەرەکەین وێ بەڕاستی ئەوەی کە ئەم ینی ئەو خەونێکی هەیە بوو ئەو باڵین تەموحێکی هەیە بوو نەیتوانی بباتە سەر ڕاستە ئەم کوڕێکی گەنجە تەمەنی 40 ساڵە هیچ پاشخانێکی سیاسی نییە پاشخانێکی سەربازی نییە با بڵین پشگیریەکی بەهێزی تۆمباراکی هەیە و ئەمریکای هەیە و ئەتوانی بڵێ وڵاتانی خلیج و ئەمانی لە پشتەوەی بەڵام لە ڕاستیە سروشتی سیستەمی سیاسی لە عێراق جیاوازە سیستەمی سیاسی لە عێراق ئەوە نییە تۆ بتوانی لەگەڵ یەک هێزا قسە بکەیت لەگەڵ یەک تەرەفا قسە بکەیت تۆ زەیدی نازانی دکتۆر بێگومان ئەیزانی بەڵام وەک چۆن بڵێ ئەو ویستی با بڵین بەختی خۆی لەگەڵ ئەمە تاقی بکاتەوە وەکو لە چەند شوێنەکە چەند قسەیەک دزەی کردو کە گویا وتوێتی ئەگەر بمزانیە بەم زۆرە بوو نەمەکرد ینی بمزانیە بەم زۆرە نا ینی ئەگەر توقعی ئەوەی نەکرد بەم ڕەتفعلە بێنەوە بەرامبەری چکە بۆ لە ڕاستیە ئیتاری تەنسیقی گەیشتە ئەو بنبەستەی کە زەیدی هەڵبژاردەی خۆیان بێ ینی ئەم لەو متەڵەقەوە سیرکە کە ئەم هەڵبژاردە ئیتاری تەنسیقیە و لە ناو ئیتاری تەنسیقیە تۆ مالیکی دێ عامریت هەیە خەزعەلیت هەیە هەموو ئەم فیگەرانە دەیە کە ئەمانە قسان ئەڕۆن لە ناو چەگارەکانە بەڵام لە ڕاستی ئەوە دەرکەوت کە لە ناو خودی ئیتاری تەنسیقیە ئێسقانشکاندن هەیە يعني سابون من قيس الغزعلي لقال عمر حكيمة لبشتوا خريكي ديزاين كرديم حكمة برامبر بم مالكي وعامري كبابلين نان بن شورجراني بتمنية ياخذ بابلين اواني كتمنية يعني صالاني كي زوره لحكم رانيا امانه هولدن بابلين بعكسي انا يشكلوا يعني هل لنا اداره تنسيقيات وهستكي كيشي هيك زيدي خوي بوتا قرباني يعني السوداني لولا وسيركيت خوي ببيا غزانيك اي نصيحتي زيدي كلكاتك زيدي هم قسكاني ارسي سوداني جورتني فسادي مالي كراب العراق لم يجوز سوداني اكراوا زوترين ذكرى سردمي سوداني كراوا بحسب هم اعمار وهم تنميه وهم او دان كرنو گەشە پێدان وەوەدان بەڵام لە ڕاستی ئەمە هەمووی زیینێکی زۆر گەورەی لە پشتەوە بووە پارەیەکی زۆر گەورەی لە پشتەوە خراوە و بۆ معلوماتێک سودانی و هەموو خەونەمان لەسەر مەژوەکو ئاخر دەیزانی چۆنی وا پیشانەدرا کە خۆی بەهێزی نەرم ئەوەی کە پێێتی قۆ ناعیمە سۆف پاوە لە ڕێگەی سۆ پاوە پارێکی زۆری بەخشیەوە ینی بۆ معلوماتی لە سەردەمی سۆدانیە زۆرترین حەشدی شعبی منتەسیب بۆ دامەزراوە يعني زۆرترین چەگاری حەج شعبی ئەوانەی کە پێش سۆدانی عقدەکانی فەسخ کرایەوە کاکە مالیکی یاخود با بڵین کازمی و پێش کازمیش چەند عقدێکیان فەسخ کردەوە بڵێ عقدی ئەو حەج شعبیان لابرد بەڵام ئەم کە بۆ بەسەر گۆزیران بۆ ئەوەی بنکەی جەماوەری خۆی بەقۆتکە هەموو عقدی ئەمانی دروست کردەوە و ئەتوانین بڵێ بە هەزارەها خەڵکی خستەوە ناو حەجی شعبی و عقدی ئەمانی دروست کردەوە بۆ لە ڕاستیە ئێستا باجەکەی زەیدی ئەیداوە تا کە خۆی ئەڵێ فەسادی چی چۆن فەسادەکرێت کاتێک کە وڵات مفلیس بوو بێ کاتێک وڵات پاریتیان نەبوێ خەزەنی دەوڵەت پاریتیان یە خەڵک لەکوێ پارە بدزێ بۆ لە ڕاستیە ئەمە کە ئێستا زەیدی ئەیکا بەڵێ بۆ دەستی پێکرد محارەبەی فەساد چەند کەسێکی گرت بەڵام ئیتر تەواو يعني هیچ تر نەما تۆ چی ترەگرێت لە سوارچێوەی جمەیلیە دێت و ئەچێ و لەوێ 10 ملیۆن دلار و لەوێ ئەوە هیچ نییە ئەوە شەفاعەتی بۆ ناکە ئەوە شتێکی وانە خۆ سۆدانیش کردی کاکە سۆدانی ئەوە بۆ هات پیشانیات چەند سەفتە دۆلارێکی کۆ کردەوە و پارێکی زۆر ئەو پارەمان گەڕاوەوە بەڵام ڕاستی هیچ وانە بوو لە سەردەمی ئەوە نورزهێر بوو کە نایان نابوو با بڵین دزی سەدە یعنی ئەمە کە یەکێک بوو 2 ملیار و نیو دلار بوو کە شتێکی خیاڵی جراوە لە عێراق کە ئەمە
شتێک نییە لە بینی دوو کەسا بکرێ شتێک نییە بە نۆرمال بکریا بە سارێ ینی پێویستی بە دەوڵەتە لە مؤسسەیەک بۆ مؤسسەیەکی ترە بۆ لە ڕاستیە ئەمەی کە ئێستا زەیدی ئەیکا بەرەبەر هەستی پێەکەی ئەو باڵۆنە گەورەیە خۆی بۆ خۆیەتەوە خوارێ هەر ئەوەی کە قاسم لە عەرەجی کە بڕزی شارتی پێداکە ئەڵێت سینۆ بەرواری تەسلیمکردنەوەی چەک نییە بەڵکو بەرواری بەجێهێشتنی هێزی بیانیە لە عێراق و گەڕانەوەی سیادی زەیدیش هەما قسەی دووبارە کردو لە ڕاستیە با بڵێن ئەمڕۆ بەیادی مەولودەوە ئەڵێ بریتیە لە بەدەستهێنانی سیادی کامل بەسەر عێراق لە سینۆ بەدووە دکتۆر ئەمە پەشیمان بوونەوە نییە زەیدی پێشترەوەی سینۆ ئەوێ گروپە چەکدارەکان چەک ڕادەست بکەن تا سینۆ ڕادەستیان کردبێ ینی تەواوەوە ئاخر وادێ ئێستا قسەکەی گۆڕاوە ناوێت ناوە ڕێک خستن و نازانم بێنی ئارایشتیان بۆ کردەوە نمایشی بۆکەن خۆی کاگران ڕاستە قسەکەی توێ هەوڵە دەن با بڵێن پلانێکی بۆ دابنێن سکیجۆڵێکی بۆ دابنێن بڵێن کاکە لە سینۆ بە دواوە ئێمە مناقەشەی حەسرە سیلاح و گەڕانەوەی سیلاح و چەکی ئەمانە ئەکەین یەک خاڵیتر هەیە کاکڕانکۆ هەر سێرکن لە شکستی حکوومەتەکەی زەیدیە ئەوش یەکەم هاتنی قائانیە نۆ ڕۆژ دوای قائانی قالیڤاف دێ بۆ عێراق واتە هێشتا سیاست لە عێراق بە هەندەسەیەکی ئێرانی ڕابڕێەوە یعنی عێراق ناتوانێت خۆی بچێتە سەر پێی خۆی قائانی کە دێ بۆچی دێ ئەوێت ئەم هێزانە پێکدادان دروست نەبێت چونکە شەڕی شیعە دروست بێت لە قازانجی ئێرانیە لە ڕاستێکی چونکە کوشتارێکی زۆرە بێ و بەیتی شیعی بە تەواوەتی دائڕمێ و سونە بەهێزترە بێت لەوە کوردیش بە هەمان شێوە کە کاتی قالیڤاف بێتە ناوەوە ینی قالیڤاف باسی چیوەک باس دەوە کە ئێوە بێت چەکە قورسەکانتان بن بە ئێران ینی ئەمە وڵاتێک بۆ وڵاتێکی تر سۆرم شتاکە تۆ مامەڵەکە لەگە وڵاتێکی ترە ئەی سیادی ئەم وڵاتە شێرانن ئەمە بڵێ ینی خاوەنددارێتەکەی ئێمەینێن لە ئەسلی خاونەکەی ئێمەی بیگەڕنەوە بۆ خاوەن ئەسڵەکەی هەتا ماوەیەک و چۆن لە ئەم ڕەشەبایە ڕات و کۆتایی پێ بۆ لە ڕاستیە هێزە چەگارەکان لە عێراقا بە تایبەتی ئەوانەی کە بخوان ناوناوە بەرەی مقاومە لە کەعبی لە بوئالا ئەلوەلائی با بڵێن لە کەتایبی حیزبوڵڵا ئەمانە زیاتر مصر بوون سوور بوون لەسەر ئەوەی ئەو قووە زۆرەی کە زەیدی هەیە بوو لە ڕاستیان نەما یە خاڵیتر هەیە کە ڕانکۆ ئەگەی شارتی پێ ئیشەوەیە سووربوونی غەزعەلیە قەیسڵ غەزعەلیە لەسەر بە هێنانە سەرەوەی براکەیتی لەیسڵ غەزعەلیە بۆی کە بیکە بەجێگیری سەرۆکوەزیران ئەمە وای لیەکە کە غەزعەلی زیاتر با بڵێن پاڵپشتی حکوومەتەکەی زەیدی بکە و فی المقابل بەدر کە لەم ڕۆژانەیە خیتابەکان زۆر توندە بەرامبەر بە زەیدی ئەوەی کە پێی ئەڵێن تۆ ئەو کەسە نیت کە باسی چەکداماڵینی هێزە چەگارەکان بکەیت تۆ ئەو کەسە مناسیبە نی تۆ ئەو کەس ینی ئەمە کۆمەڵی خیتابە کە لە ڕۆحی بەدرەوە دێتە دەرەوە کە بەدر بە ڕەجول دەولە بەناسراو بوو ئامری کە پیانەوە شێخ دەولەیەوە ئەتە کابراایکی بەتەمەنە و قسەی ئەخوا ئەو مالیکی بەڵام بۆچی چونکە هەستەکەن جەماعەتی بەدر زیاتر لە حکومە دەیانکەنە دەرەوە مالیکی لە حکومە دەیکەنە دەرەوە ینی مالیکی سەوای لێ هاتووە وەزارەتی داخلی هەیە ئەبێ کاندیدی هەڵبژێرێ بەدڵی ئەوان بێ ئەمە وەکو چۆن بڵێ ئەڵێ ئینقەلەبە سەحر لە ساحر یعنی هەڵگەڕاوەتەوە بەسەر خۆیان زمانێک بوو مالیکی ئەمری با بڵێ قسەی خۆی فەرزەکە بەسەریانە بەڵام ئێستا قەیسڵ غەزعەلی عەمار حەکیمە هەندەسەی ئەماکەن یعنی سێری کە ئەسەدیان کردە دەرەوە ئەحمەد ئەسەدیان کردە دەرەوە بە تۆمەتی گەندەڵی و دزی چیان خستە ژوورەوە شبل زەیدیان خستە ژوورەوە شبل زەیدی کە سەرۆکی کەتایبە مام عەلیە یعنی نزیکە لە غەزعەلیەوەیش ماماشەوە بۆچی چونکە ئەمانە یەک پاکێجن ئەڵێن ئێمە چەکانمان تەسلیمەکەینەوە بۆ مەرجەی بچینە زمانەیەک هەبێ کە لەناو حکومەتی عێراقیە بین واتە حکومەتێکە بێ قانونیە و دەستوریەن و با بڵێن بمان پارێزێت هیچ کەسێ نەبێ دەستمان بۆ بەرێ یاسانەیە بە دوامانە هێز نێ بە دوامانە لە ڕاستی ئەمە ئیشێکی باشە بۆ قەیسڵ غەزعەلی هەی قەیسڵ غەزعەلی خۆیەتی کە لە مقابلەیەکی ئەڵێ کاکە ئەحمەد شەرعی کردەوە بۆ ئەمریکا ئێمەش ئامادەین بەڕیشمان بە جامانەکەمەوە بیکەین یعنی هیچ هینێکیان نەشاردوێتەوە بەڕاستی ئەوەی کە قەیسڵ غەزعەلی کە ئەوەی کە ئیکا سیاسەتێکە سەد لە سەد بەدوای بەرژەوەنی خۆیان گەڕێ چاوەڕێ ئەوە ناکە کە بزانێ زەیدی چ سیاسەتێکی دکتۆر ئەمریکاوە باسانی دەخەڵەتێنرێت لایەن ئەم گروپانەوە ینی مماتەڵەی پێ بکەن و وەکو دەڵێ یاری پێ بکەن ناڵێم ئەخەڵەتێنرێ یعنی ئەمریکەکان بێگومان چۆن بڵێ سێرەکەن بزان زەیدی تا چەند نەتوانێت بڕوە ئەوانش عقلیان بۆ شێ کە زەیدی ئەو کۆنتترۆڵی نییە و هێزە چەگارایی نییە یاخۆ باڵێن پاشخانێکی بەهێزی نییە بەڵام ئەوان لەو منتەڵەقەوە بیرەکەنەوە کە هەمیش ڕەشێک لەسەر عێراقەیە ئەویش ئەوەیە پارەی عێراق لەلای ئەمریکایە هەچ کاتێ عێراق بەجێ ئەمریکانەکە حەساری اقتصادی خرێتەوە سەر بۆیە بەیتی شیعی ئەم ترسی لە دڵایە هەمیشە کە ئەڵێت ئێمە ناکرێ سەدرش لەولەوە ئامادەیە بۆ شەقام جوڵاندن ینی سەدر ئەوەی کە پێوترێ شارع یاخود جادە بجوڵێ بەدەست
بەدەست ئەوەیە بەڵە ڕاستیە ئەمە تا ئێستا ماوەتەوە ینی حەژی شعبی یاخود با بڵین ئیطاری تەنسیقی ئەوەی کە بە تەواوەتی یاریەکە ناباتە بیباتەوە بۆ خۆی یاریەکە کۆتایی پێنایانێ ئەو ترسی ئەمریکایە لە حەسار اقتصادیە و زەیدیش ئەوە ئەزانەیە کە ئەمریکەکان هەمیشە ئەو هەڕەشەیە بەکارهێنن بۆیە ئەویش پێداگری هەیە لەسەر چاکسازی ئابووری محارەبەی فەساد لەسەرچی لەسەر ئەڵێ ئەمریکەکان واتان لەکەن ئەو حەسارا خەنە سەرتان ئەگەڕنەوە بۆ ساڵی نەوەتەکان ئەمە احتیمالی زۆر هەیە چکە من لە سەردەمی سیاسەتێک ئاژین کە پێوترێ مادمان واتە پیاوێکی شێت کە برێت دونالد ترامپ بەڕاستی ناتوانانی کوی کە بتمانی پێ بکەیت کە ئەمڕۆ قسەیەکی کرد 100% بیباتە سەر بۆ احتیمالێکی زۆر هەیە کە با بڵین ئەگەر خراپترین سیناریو ئەوە بێ ئەگەر زەیدی فەشەل بێنێ کە گومانەکان بەرەو ئەوە ئەڕوا لە سینەوە بەدواوە ئەم هێزە چەگارانە وەکو خۆیان بمێنەوە بەڵام احتیمالێکی زۆر هەیە با بڵین قاعیدەیەکی قانونی زیاتریان بۆ دروستکەن ئێستا بازەوە کرێ لە پەرلەمانە یاسا حەجی شعبی زین و بکرێتەوە بەڵام ئەم یاسایە تعدیل بکرێتەوە بە جۆرێ بێ کە ئەم هێزە چەگارانە بگۆڕێن واتە لە هێزی چەگاری دەرەوەی قانون ئەوەی کە پێوتێ خارج دەولە ببن بە داخلی دەولە ببن بە پۆلیس ببن بە ئاسایش ببن بەو هێزانی کە لەسەر سنوورەکان بەڵام ئەمە لە ڕاستیە چۆن بڵیت چارەسەری کێشەی عێراق ناکە ئەکرێ بۆ فترەیەک ساڵێک دو ساڵ ئەمە کۆتایی پێبێنێ یعنی ئەوەتانێ حتا وەکوونە سەرایی سەلامی مقتەدا کەناڵە چەکمان تەسیم کردوێتەوە ئێخۆچەکانە تەسیمی چێ کردوەوە خۆچەکان تەسیمی دەوڵەت نەکرد ئێخوان بەشێکن لە دەوڵەت تۆ ناتوانانی یعنی لە گیرفانی ڕاست و بخێتە گیرفانی چە بڵێ ئەمە کۆتایی پێهاتووە چکە دەوڵەتی عێراقی لەسەر ئەساسێکی عەقیدەیی دروست بەکار ڕانکۆ لەوە چێمە لە کورسانە زۆر لەمە تێ نەگەین چکە ئەوان ئەڵێن ئەمە جەیش ئەمە چەکی سوپای مەهدیە ئیمامی مەهدیە ئەمە چەکی نە ئەسەدیە چەکی مالیکیە نەچێکی شیعە نەچێکی بەڵمی ئیمام مەهدیەکەن ئیمام مەهدی هەتا ئیمام مەهدی نێ تەسلیم ناکرێت بەڕاستی ئەمەیەکێکە لەوانەی کە لە عێراقە بربەستە هەر کاتێک کە مناقەشەیانەکەی تۆ ناتوانانی وەڵامی پرسیارە بێتەوە ئیمام مەهدی کەی دێ ئێمە نازانین ئیمام مەهدی کەی دێ ڕۆژ زانێرێک بڵاو بۆ ئەڵەن گوایە چیانە لە 1338 تر بە دواوە ئیمام مەهدی پیا بێ یعنی بەڕاستی ئەمە جێگەی پرسیارەکیدی بە عەقیدەی خۆیانەوە ڕاستە بێگومان بەڵام ئەکرێت یعنی وڵاتێک بوەستێنرێت لەسەر ئیمامێکی غائب کە ئێمە نازانی کێ دێ بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە کە لە تۆ لە دەوڵەتێکە یعنی هەموو ئەقلانیەتێک و هەموو بنەمایەکی قانون خستۆتە دواوە لەسەر ئەو ئەساسە قسە کەسمان نەماوینەوە کاتە 1300 ئەسڵن ئاسەواری دەوڵەتی عێراقی نەماوە ینی عێراق بەم جۆرە ناتوانێت بەردەوام بێ تۆ لە لایەکەوە ئەگەر ئەومان بیر نەچێت کار ڕانکۆ ینی گۆڕانکاریەکانی ڕۆژڵاتی ناوەڕاست چاوەڕێ عێراق ناکات چاوەڕێ و ناکات تۆ چەکدانی تۆ لەولاوە ئەحمە شەرع دێ ئەحمە شەرع ئامادەیە بۆ هێرش بکاتە سەر ینی کاکە خۆ ئەحمە شەرع 2000 بوو ساڵم ینی ئەحمە شەرع چاوەڕێ ناکە لەوەی کە تۆ چەکدا بنیادانی چکە بەڕاستی ئەو وەکو چۆن بڵێ لە هاتنی دەوڵەتی سووریا باز لەوە کات کە جارێکی تر ئەمە دەوڵەتی ئەمەویە ناگەڕێتەوە بۆ پێش دەوڵەتی ئەمەوی دکتۆر هەموومانە بەلایەک گروپەکە نایەنێت چەک دابنین ئێران ناوێم گروپانە چەک دابنن بەڵام لە بەرامبەریشدا تۆ تەجروبەیەکی شیعید هەیە لە بەردەم وەکو دەڵێڵ سنگاندندا گەرم تەجروبەیە لە دەست بچێ سیناریۆیەکی وەکۆی سووریا احتیمال نییە بە بڕای تۆ ئامادە بێ دیسانەوە وەلا بنرێنەوە شیعە ئەم ترسەی لە دڵدانیە بۆیە ناچارە سازش بکە لێخۆی هەر ئەو ترسەیە ئەگەر قسە لەگەڵا بکەی ئەڵێ ئێمە ئەگەر چەکماندانا زەمان چیە 2014 زیینو نەبێتەوە زەمان چیە سپایکە زیینو نەبێتەوە زەمان چیە جورف نەسر و جورف سەخر و ئەوانە زیینو نەبێتەوە بەناوێکی دیکە داعشێکی تر چوزانم وێژنێکی تر لە داعش زیینو بێتەوە کە گومان لەوەدانیە هەموو ئەمێزانە زیینوە بنەوە یعنی عێراق کاگرانکۆ عێراق بریتێ لە وڵاتی وەکو پارچەیەک با بڵین کومبارێک وایە ڕەنگا ئەفغانیەکان پاجوەرکی پێڵێن ئەو هەر کتێبێکی لەسەرەوە دەوڵەتی ئەفغانی دەوڵەتی عێراقی ئەم دەوڵەتانە هەمووی بە پارچە پارچە نراون بێکەوە ینی قوربان مێژوو دەوڵەتی عێراقی بخوێنیتەوە سەرا هەمیشە هەبوو لە بینی شیعە و سونە و کوردە ینی ئێمە ناتوانانی پێکەوە بژین بۆ لەبەرەوە پێکە ژیانی ئێمە لەسەر ئەساسی چیە لەسەر ئەساسی شوناسەکە ئەم شوناسە تا ئەسا دروست نەبووە بۆیە شیعە باش ئەزانێت ئەگەر ئەمڕۆ ئەم حکوومەتی لە دەست بچێ بێگومان گەڕانەوەیە بۆ سەردەمێک کە بەڕاستی ناتوانێت جایتی بگرێنی بۆ بگاتەوە بمڕۆ بە هیچ جۆرە ناتوانێت بۆی هەمیشە ینی وەک خوان ئەڵێن با ئێمە سەڵیشمان هەبێ لە دەرەوە چونکە سەدر پیاوە نەزیهەکەیە پیاوە پاکەکەیە دەستی ئێشتا بە گەندەڵی با بڵین گەندەڵ نەبووە کە من 100 لەگەڵ ئەو فکرایە نیم کە قەنەعەتم وایە گەورەترین قەڵی تائیفی لە عێراقا سەدر دەستی پێکردووە بە ناوی سوپای مەهدی و بە ناوی سەرایی سەلام و قەڵی سونە لە بەغایە مەهدی دەستی پێکردووە سوپای مەهدی دەستی پێکردووە یعنی 2003 بە دواوە کە دابەزنە ماڵە سونەکانەوە کە یعنی با بڵین تەطهیری تائیفیەکەن لە بەغایە با بڵین تۆ نیسبەی سوکانی بەغا گۆری لە سونەی
شیعەیەکی زۆرەکەی بە شیعەیەکی زۆر ئەمە چێ کردی ئەمە سوپای مەهدی کردی یعنی ناکرێت و ئەم پیاوە بەم هەموو خوێنە کە ڕشتوێتی تۆبی باسی کەی بە پیاوێکی ئەوەندە پاک و نەزی ئەوە نەپاک و نەزیهە لەبەرەوەی دژی ئەوانە ڕاستیە و هەتاوەکو ئێستا نەبووە هەڵبژاردێکی ئەمریکیەکانی خۆشبەختانە تا ئێستا منە بۆ هەڵبژاردێکی ئەمریکیەکان دەڵێ خۆشبەختانە لەبەرەوەی قوربان ئەمە دی دوهم عملەیەکە ینی من چی چاوەڕێکم لە مقتەدا کە سوپای مەهدی هەبووە چی چاوەڕێکم لە مقتەدا سەدر کە ئێستاش قەناعەتی بەوە هەیە کە ئەم وڵاتە ئەبێت بگەڕێتەوە بۆ ئال سەدر ئەنی ئەگەر ئێمە مێژووی ئاسەدر بخێنینەوە مێژوویەکی پڕ لە پێکدادان مێژوویەکی پڕ لە پێکدادان لەگەڵ هەموو بنەماکانی دەوڵەت لەگەڵ بنەماکانی حەزارەتە بۆ لە ڕاستیە ئێمە ناتوانین لەگەڵ ئەم بیر و بۆچوونانەیە ئەگزیستەن بکەین و لەگەڵانە بژین یعنی کورد بە زۆر لکێنراوە بە دەوڵەتی عێراقیەوە بەداخەوە ینی ئەوە تا ئەوە نەبێ بڵێن ئێمە حکومەتێکی باش و چالاکمان هەیە بەڵام بە حکمی ئێمە لەم جوغرافیایە ژین ئێمەش ئەوە تا بوونێتە بەشێک لەو سەرێشەیە بوونێتە بەشێک لەو کێشەیە یعنی حکومەتی عێراقی کە بەحساب دەوڵەتی فیدراالیە و دڵی ئەم دەوڵەتێک کە بەغدا ئەگرێتەوە ئەوە تا خۆی بۆ جۆرە ئەڕوا بڕێەوە کە تۆ ناتوانانی مامەڵی لەگەڵا بکەی یعنی ئەگەر لە هەرێم کوردستانیشە ئەگەر ئێمە با وەکو بچینە دەرەوە با بە شێوازێکی دەوڵەتی فیدراالی بیرکەینەوە باشە ئەگەر ئێمە کێشێکمان نەبێت لە هەرێمی کوردستانە بگرن بۆ دەوڵەتی فیدراالی ئێکاگە دەوڵەتی فیدراالی خۆی کێشەی هەیە دەوڵەتی فیدراالی محکەمەکانی ئیش ناکە دەستوری تەعتیل کراوە دەستوری ئیش پێ ناکرێت ئێمە سەبینێرێک بڵێ باشە عێراق دەرمان لێ دەکات بەس خۆلانی کەمەوانەوە تا حکوومەتیانەیە پەرلەمانیان هەیە یانی شوکاری خۆیان ئەگەر بەو شێوازەش بێت کە تۆ باسێکی ڕای دەکەن ئەو تا ئێمێشتە چاومان لە دەستیەوانە بۆ نەوت بۆ بنزین بۆ موچە بۆ هەموو شتێک خۆی ڕاستە کاگرانکۆ ئەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەوان دیوێکی ترە بەڵام ئێمە ئەومان لەبیر نەچێت لە عێراق نابێت شەرمکەین لەوەشکە بێگومان لە حکومەتی هەرێمی کوردستان ئەوە نەبێ ئێمە بڵین ئێمە لە بەهەشتا ژینوان لە جەهان باشین یعنی ئەوە خۆمان ڕۆژانە مامەڵاکن لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە ئەوە بۆ 2 ساڵ زیاترە چی ئەتوانین بڵێن پەرلەمان کراوە و هەتا ئێستا حکومەتێک تەشکیل نەکراوە و ئەم حکومەتە تەمەنی هەر درێژەکرێتەوە و نازانم لەسەر چ ئەساسێک شەرعێتی بۆ دروستکراوە لە چ ئەساسێک یاسای بۆ درێژەکرێتەوە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە لە عێراقا ئەگوزەرەکان ڕانکۆ ئەو فەسادە مالی کە لە عێراقا هەیە لە حکومەتی هەرێمی کوردستانە تا ڕادێکە من نەک لەبەرەوەی حکومەتی هەرێمی کوردستانە ئێمە ناڵین گەندەڵی نییە بەڵام لەبەر ئەوەی پارەیەکی زۆرتر هەیە لە عێراقا و هەموو داهاتی نەوتی عێراق ئەو چۆنەڵی لە جنوبی و تاباک بۆ ئەوانە گەڕێتەوە و هەموو دەخلی عێراق بە تەواوەتی ئەگەڕێتەوە بۆ ئەوان بۆیە لە ڕاستیە ئەو فەسادی کە لەوێ ئەکرێ زۆر حەزمەکەی زیاترە و ڕێژەی دانیشتوانی عەرەبی عێراقی زیاتر لە دانیشتوانی کورد بۆیە ئێمە ئەبێ ئەو فاکتە لە چاو بگرین کە ئەو گەندەڵی ئەوان زۆر زیاتر لە ئەمە عوزەر نییە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بەڵام لە ڕاستیە ئەمە ئەومان پێڵێ کە حکومەتی عێراقی ئەم پاشخانەی هەیە کە ئێمە ناتوانین وەکو چۆن بڵێ شەکۆی خۆمان بەرینەوە بۆ ئەوێ ئەگەر بەو چاوە سێریکەین چاوی دەوڵەتێکی فیدراالی سەلیم چاوی ئەوەی کە محکەمەمان هەیە محکەمەی دەستوریمان هەیە ئێمە توانین لەگەڵ مؤسسەکانی دەوڵەتە ئیش بکەین ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان چالاک نەبوو ئەگەر نەیتوانی لە ڕاستی ئەمە هەموو ئۆپشنانەمان لەدەست داوە بۆیە ناتوانین ینی تۆ ئەچی لە شوێش کاتێکی شەکۆی خۆت بەری بۆ چۆ ئێمە لە کاتێکی حکومەتی عێراقی بەم هەموو نەخۆشی بەم هەموو دەردەسەریەوە بێ چین بۆ لای چێ بۆ لە ڕاستیە ڕاستە ئەوان تا ڕادێک ئەوان هەیە بەڵام ئەوانیش کەوتونەتە کوردێنانی موچە ئەوانیش کەوتونەتە ئەزمەی مالی ئەزمەی نەوت و باشە دکتۆرم بە قازانجی ئێمە عێراق لەم کاتەدا فشەڵ بێ فشۆڵ بێ هەڵوەشێتەوە وێران بێ وەکو دەڵێ واللهی ئەتوانم بڵم بەداخەوەی لە قازانجی ئەمەنی هەم بە قوتبوونی هەم لاوازبوونی بۆ لەبەر حکومەتی هەرێمی کوردستان هیچ کاتی نیتوانانی ئیسیسماری ئەوە بکات لە کاتێ حکومەتی عێراقی لاوازە بێ بۆ خۆ ئیسیسماریکە کاتێککە بەهێزە بێ ئیسیسماریکە یعنی بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر ئەتوانی بڵێ دەستبەرداری ئەوە بووە بێ هەم ینی لە هەموو ناحێکەوە بێهیوا بووە لە حکومەتی عێراق بەتایبەتی لە مەسەلەی موچەیە کە ئەتوانی بڵێ ئیتر ئەوە ئاسانترینیانە کە ئەوە بۆتە ئەخباری ڕۆژانی خۆتان کە باسیەکەن هەتاوکو ئێستا ئەوە چارەسەر نەکرابێ ئیتر ئێمە چی بکەین لە حکومەتی عێراقی ئەگەر بە قۆت بێ یاخود لاواز بێ بێگومان ئەگەر نەزەریەن سێریکەین لە دەوڵەتی فیدراڵە ئەگەر دەوڵەتی فیدراڵ ئەوەیە کە بابنە حکومەتێکی فیدراڵی بەهێزە بێ بۆ هەرێمەکان باشە چونکە هەرێمەکانیش دەتوانن سوودی لێبین ئەمەوەکو چۆن بڵێ باڵانسی هەز ڕاگرێت لە بینی مالی لە بینی سیاسی لە بینی سەربازە عێراق وەزعی خراپ بێ و باش بێ بۆ خۆمانە خراپ لە ڕاستی حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە گەیشتوتە دۆخێکی بنبەست کە ناتوانێت سوود ببینێت لە لاوازەیەکی لە حکومەتی عێراقیە وە کاتێکیش کە زەیدی هاتۆ بە حکومەتی هەرێمی کوردستان یعنی داوای چی پاڵپشتێکە لە حکومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە حکومەتی هەرێمی کوردستان ئێشتا خۆی حکومەتەکەی دروست نەکراوە ئێشتا خۆی شەرعێتێکی کامل و متەکاملی نییە چۆن بتوانێت زەیدی بێ داوای پاڵپشتیکە لەم حکومەتەکە ئێشتا یعنی حکومەتێ بێ چۆن بڵێ شەرعێتی بەتەواوەتی بەدەست نێنابێ بۆی لە ڕاستیە تا ڕادێکی زۆر من ناڵێم متەشائیمم یاخود ڕەشبی
گەشتبینم بەڵام ئەو گەشتبینەش نیم بەوەی کە لاوازبوونی حکومەتی عراقی لە قازانجی حکومەتی هەرێمی کوردستانە بەداخۆ چکە حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانی ئیسیسماریکە نەیتوانی وەبەرهێنانی تیابکە ئەوەتان ئەبینی لە لاوازبوونی حکومەتی عێراقیە ئەبوایە پەیوەندیەکانی ئێمە بەهێزتر بووە لەگەڵ تورکیا و سووریا و ئێران و نازانم وڵات هێزەکانی هاوپەیمانان و ئەمانە بەڵام بەعکسەوە بینی هێزەکانی هاوپەیمانانی وەتا لەولاوە بینی هەولێر بەجێ هێڵێ عێراق بەجێ هێڵێ ئێمە بە تۆ ئەڵێ لە ڕاستیە لاوازبوونی عێراق هیچ هیوایەک بە تۆ نابەخشێ بەڵکو ئەوان هیچ احتیمادی ناکەنە سەر چونکە خۆ نەتوانێت بیخۆت بەداخەوە خۆت نەتوانێت بە تایبەتی کار ڕانکۆ ئەگەر سی 2014 دەکەیت ینی باشترین وەک چۆن بڵێ خاک لە ڕۆژڵاتی ناوەڕاست هەرێمی کوردستان بووە بۆ هێز ئەمریکیەکان بۆ هێز ئەوروپیەکان کە بین لێرەوە دژی داعش شەڕ بکەن ئێمە ئەو کاتە توانیمان ئەوە بەدەست بێنین بەڵام بەداخەوە ئەوە دوای 10 ساڵ دوای 12 ساڵ دوای شەڕ داعش نەمانتوانی ئیسیسمارێکی پێ بکەین و بگەینە قۆناغێک وەک چۆن لە مانگێتە کەناریەکی ئارام ئەمە خبرێکی خۆش نییە بەڵام لە ڕاستی ئەمری واقع ئەمە فاکتێکە کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی گەیشتەوە بە بنبەست نەک پەیوەندی بە حکومەتی عراقەوە بێ نەگەوە بڵێن حکومەتی عراقی باشە خراپە چکە لە ڕاستیە ئاڕاستی یاخود ئاسوی ئیشەکانمان من زۆرە گەیشتووە دو پرسیارم میسەد عراق بە بڕایەوە بەرەو دوای سی ئەیلول دوای سی ئەیلول ئەوە نەبێ عراق بە تەواوەتی بێ بە شەڕ با بڵێن هێزەکان لە ئێستاوە کشاونەتەوە هێزێکی زۆر ئەمریکی کشاوەتەوە بەڵام سی ئەیلول ئەو ڕۆژەیە کە ئەتوانین بڵێن ئیتر ئەوە دواوادەیە بۆ بوونی سەربازی ئەمریکی سەربازی شەڕکەری ئەمریکی لەناو عێراقا بەڵام ئەوەی کە جێگەی پرسیار لە ڕاستیە ئێستا بۆ نمونە کەتائیب و نوجەبا ئەوان داوای ئەوواکەن ئەڵێن نەخێر ئێمە باسی سی ئەیلولەکەین کە باسی سینەوەکەین ئەی هێزەکانی پێشمەرگە بۆ چەکدانانێن باشە ئەم هێزانی کە پیان ئەڵێن با بڵێن حەشدی عەشایری ئەمانە بۆچی چەکدانانێن واتە پرسیارەکە لە ڕاستی ئەوان ئەڵێن چەکدانانی ئێمە لە دوای سی ئەیلولۆ لە دوای سینەوە هەر ئەوە نییە پەیوەندی بە هێزەکانی با بڵێن هاوپەیمانان و ئەمریکاوە بێ بەڵکو پەیوەندی بە هێزی پێشمەرگەوەیە پەیوەندی بە سوپای تورکیا ئێمە چەکەکانی خۆشمانیان بینی و ئەوان بێنەوە سەرمان و دڵنیا بە لەوەی ئەگەر نەک پێشمەرگە هەموو کوردیش چەکدانیان چەکدانانێن چکە وەکو وتم ئەمە شتێکی عەقیدیە ئەمە پەیوەندی بە ئیمامێکی غائیبەوە هەیە پەیوەندی بەوە نیە تۆ چەکدارنیە دانێنی بەڵام ئەمە وەک چۆن بڵێ عوزرێکی هێنێتەوە بۆ ئەوەی بەردەوام بێ مماطەڵە بکە کاتی زیاتری پێکڕێتەوە ئەڵێ کاکە وەکو چۆن پێشمەرگە چەکیە دەبێ میش چەکم هەبێت میژە بێ خۆمی پێ پارێزم ئەی بۆ پێشمەرگە ناتوێتەوە بێ بە یەکێک لە سوپاکانی عراق بێ بە لیوایەکێرا لە کاتێکە هێزی پێشمەرگە هیچی دەستوری و نظامیە هیچ کێشەیەکی نییە نەبووە هۆکاری تائیفی نەبووە هۆکاری قەتڵ و عام نەبووە ینی نەبووە ئەوەی کە لە کەرکووکە خەڵک بوو کوژێ لە شارەکانی ترکە با بڵێ خەتی تەماسمانێ لەگەڵ عەرەب و لەگەڵ شیع و سونە بەعکس و حەجی شەعبی بینیمانە پێی دەستوریش پارێزەری بێگومان بە پێی دەستوری ینی تۆ هێزێکی نظامیت عێراقە بەگشتی بێگومان ینی تۆ لەسەر حکومەتی عراقیت بەڵام حەجی شەعبی کە ئیبینی ڕاستە ئەوش یاسای خۆی هەیە بەڵام ئەو حەجی شەعبی کە بەشەوە فەسائیلە بە ڕۆژە حەجدا وەکو خوان ئەڵێن بەشەوە ساڕوغە تەخێنێ فەسائیلە بەڵام بە ڕۆژە لە ناو مەقەرەکانی حەجی شەعبیە ئەمە پێتەڵێ کە ڕۆژ فەرماندەیەکی بەشەو فەرماندەیەکی دەم خۆش ینی ئەمە دەڵێن فەرماندەیەکی هەندێک فەرماندەی عراقیان بان کردوتیانە کاکە گروپەکانی و درۆنیان وەشاندووە توان وڵای کاکەی ماگەمان لێ نییە دوای بەدەراچوونی دەستگای هەڵگیری عراق دەرکەوتووە ئەمە ڕاستە فەرماندەیانە وەکو موچە وەکو ڕسمیە لە نێو حکومەتی عراقیە بەڵام فەرماندەیەکی دیکەیانە فەرمانیان پێدا کە هەر عێراقیش نییە ئێرانیە نەبێگومان ئەمە یەکێکە لەوەی کە پێت ئەڵێ ئیزدیواجێتێکی زۆر لە نام هێزانەیە و هێزێکی زۆری فەضائی هەیە کە ئەو سەردەمی عەبادی بوو کە باسی هێزە فەضایەکانیە کرد کە هێزانی کە ئەسڵەن هەر وجودیان نییە هەوایی و هەر ئەمڕۆژ سەرۆکی پەرلەمان خۆی ئەعلانی کرد وتی ئەسڵەن کۆمەڵی فەسائیل و لیوە دروسترا و لیوە ئینتیخابی بووە هەر بۆ انتخابات بووە هەر وجودی ئێساش موچە وەرەگرێ و حازرێکەکەنەوە بۆ انتخاباتێکی داات بۆی لە ڕاستیە مامەڵەکردن لەگەڵم هێزانەیە پێم وایە ئەوەندەی کاتکوشتنە ئەوەندە هیچ بەرهەمێکی نییە بەڵامی تر خۆشیان باش سپاسەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ تەحلیلە وردەکەت بە خێراتی سەرچاو